حزبی داوای ئیسلامی یاخود حزبی دەسەڵاتداری عێراق کە لە ئێستادا بەسەر سێ بەرەدا دابەش بووە کە لە ململانێدان نەک لێک نزیک بوونەوە. ئەوەش داهاتووی ئەوانی بانگەشە بۆ چاکسازی دەکەن بەرەو لێواری گۆڕانکاریەکی سیاسی نوێ نزیک دەکاتەوە. مێژووی دروستبوونی دابەشکاری و بەرەی جیاواز لە نێو حیزبی داوەدا دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 کاتێک نووری مالیکی شکستێنا لە بەدەستهێنانی پشگیری بۆ مانەوەی لا پۆستی سەرۆکوەزیراندا بۆ جاری سێم و حایدەر عەبادی پۆستەکەی گرتە دەست و دابەشکاریەکەش لەگەڵ دەرکەوتنی پارلەمانتارانی بەرەی چاکسازی و پارلەمانتارە ماگرتوەکانی عێراق قوڵتر بووەوە. بەرەی یەکەمی نێو حیزبی داوە بریتیە لە نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق کە هێزی یەکەمی نێو حیزبەکەیە و خاوەنی پێگەیەکی بەهێز و دارایی و دەسەڵاتی جێبەجێکردنە لەسەر و هەمووشیانەوە هێزە چەکدارەکان. ئەم بەرەیە لە ئێستادا جوڵێنەری سەرەکی پارلەمانتارە ماگرتوەکانی عێراقا کە ئامانجیان سەرنەوەی متمانەی لە سێ سەرۆکایەتەکەی عێراق کە ئەنگاوەکانیان با سەرنەوەی متمانە لە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان دەستی پێکرد. بەرەی دووەمی نێو حیزبی داوە لە ئێستادا بەوە ناسراون کە لە مەڕپێشادەکانی ئێستای عێراقدا بێدەنگن. ئەو بەرەیەش عەبدولحەلیم زوهەیری سەرۆکایەتی دەکات کە پەیوەندیەکی استراتیژی بەهێزی لەگەڵ ئێران و بەشار ئەسەد و حیزبوڵڵادا هەیە و لەلایەن مەرجەعیەتە ئاینەکانەوە بە کارکتەرێکی کاریزما دادەنرێ. ئەو پەرلەمانتارانی سەر بە بەرەی زوهەیرین لە ئێستادا بێدەنگی هەڵبژاردووە و چاوەڕوانی کۆتایی هاتنیە و قەیرانە سیاسی دەکەن کە لە ئێستادا سەری هەڵداوە. بەرەی سێم کە لە دوو بەرەکەی تر لاوازترە خۆیان لەژێر دەسەڵاتی کەسێکدا دەبینەوە کە لە ئێستادا ڕکابەرێکی زۆری لەگەڵدا دەکرێت. ئەویش حایدەر عەبادیە کە خاوەنی پێگەیەکی لاوازە بەرامبەر بابەرەی نووری مالیکی کە تا ئێستاش هەوڵی سەرۆکایەتیکردنی ڕاستەقینی حیزبی داوە دەدەن و چاویان لە گەڕانەوەی نووری مالیکیە بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. بەرهەم ساڵح NRT